لە ڕابردوودا پۆستکردن لە دەرەوەی وڵات خۆشترین دیاری بوو کە هاوڵاتیان بۆ کەسوکارەکانیان لە هەرێم دەیان نارد، بەڵام ئێستا کۆچی بەلێشاو بۆ وڵاتانی ئەوروپا لێشاوی ناردنی پۆستکردنیشی لە هەرێمەوە بۆ دەرەوە بەدوای خۆیدا هێناوە و بە جۆرێک مانگانە نزیکەی 3 تەن تەنها لە ڕێگەی کەرتی حکومیەوە شمەک و کاڵا ڕەوانەی دەرەوە کراوە. کە دەست کرایەوە بە ناردنی پۆست ڕێخستنی کارەکانی پۆست لە ڕێی وەزارەتی گواستنەوە و تەنسیقی لەگەڵ وڵاتی ئەردەنا پۆستکردن زۆر زیادی کردووە. ئێمە بەردەوام مراجعی خۆمان هەیە و خەڵکێکی زۆر لێرەوە پۆستەنێرە لە مانگانە ئەگاتە تەن بۆ 2 تەن. لە هەرێمی کوردستانەوە پۆستکردن لە ڕێگەی بەڕێوەبەراتی پۆستە و گەیاندن و هاوکات کۆمپانیاکانی کەرتی تایبەتەوە ئەنجام دەدرێت. بەشێک لە هاوڵاتیانیش دەڵێن هەرچەندە پۆستکردن لە ڕێگەی کەرتی حکومیەوە نرخی کەمترە، بەڵام وەک پێویست خێرانیە و کاتی گەشتنیشی جێگیر نییە. لەسەر تەڵەبیاتیەوەیان حەزیان لە چی بوو بێ منەوە بۆ ناردوون. ئەوەی ئێستا زیاتر لە هەرێمی کوردستانەوە دەنێردرێتە دەرەوە جلوبەرگ و پاسپۆرت و خواردەمەنیە. ئەو بابەتانەش ڕێگری لە چوونە دەرەوەیان دەکرێت بۆ وڵاتانی تر، بابەتە شلەمەنیەکان و پارە و ئاڵتون و جگەرە و دەرمان و موبایل و کۆمپیوتەر و چەند بابەتێکی ترە. ئەوەی کە مستەمسەکات ئەوارەی بچووکە، ئەوەی جلوبەرگە 5 کیلو 6 کیلو تا 12 کیلو هەر بینێنین کە ئەوەی پارەکەی زۆرە، ئەگەر ینی 10 کیلو شتێکە ئەوانە کە شانی سەریع زۆرە، پارەکەی زۆر ئەوانە. پۆستکردن لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتانی دەرەوە لە ساڵی 2023 دەستی پێکردووە و ساڵی 2015 لە ڕێگەی کەرتی تایبەت و حکومیەوە زیاتر لە 100 تەن هەناردە کراوە و ڕۆژ دوای ڕۆژیش خواست بۆ ناردنی پۆستە زیاد دەبێت. ئەگەر پێشتر هاوڵاتیان چاوەڕێی دیاری کەسوکارەکانیان بووبن کە لە هەندەرانەوە بۆیان بنێرن، ئەوا لە ئێستادا بەهۆی زۆری ڕێژەی کۆچکردن دەبێت هاوڵاتیان لێرەوە کەلوپەل و پێداویستی بۆ ئەو کەسانەی بە نایاسایی کۆچیان کردووە پۆست بکەن. کارزان تارق ئێنارتی، سلێمانی.